سڵاوتان لێ بێتم کاتتان باش پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەڕای هەوڵی حکوومەت و پەروەردەکان بۆ کردنەوەی دەوام بەڵام بایکۆتی مامۆستایان بەردەوامە و ئەمڕۆژ خۆپشاندان بەڕێوەچوو. هەرچەندە ماوەی چەند ڕۆژێکە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پەروەردەوە لە هەوڵی شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی دەوامدایە، بەڵام ئەمڕۆ مامۆستایان بە خۆپشاندان وەڵامیاندایەوە و بەردەوامی بایکۆتیان دووپات کردەوە. بەپێی زانیاریەکانی شارپرێس دوێنێ بەڕێوەبەری پەروەردەکانی سلێمانی لەگەڵ بەشێکی زۆر لە بەڕێوەبەری قوتابخانەکان کۆبوونەتەوە و داوایان لێکردوون دەرگای قوتابخانەکان بکەنەوە و تاوەکو ڕۆژی پێنجشەمەی داهاتوو هەڵسەنگاندن بۆ ئەو چەند ڕۆژە بکەن و دواتر راپۆرتێک لەبارەی ئامادە نەبوون یاخود ئامادەبوونی مامۆستایانەوە بدەنا بەڕێوەبەرایەتی پەروەردەکانیان. هەر بەپێی زانیاریەکان بەشێک لە بەڕێوەبەرەکان ڕەتیان کردوێتەوە قوتابخانەکان بکەنەوە و باسییان لەوە کردووە لە کاتێکدا مامۆستایان نێنەوە بۆ دەوام بۆچی قوتابیان بهێنرێنەوە و وانەژ نەخوێنن. بەردەوامی بایکۆت و خۆپشاندانی مامۆستایان لە کاتێکدایە دوێنێ ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بەرەو بەغدا بەڕێککەوتن بە مەبەستی ئەنجامدانی خۆپشاندان لەو شارە و گەیاندنی داواکاریەکانیان بە حکوومەتی عێراق، بەڵام لە کەرکووک ڕێگریان لێکرا و گەڕێنرانەوە. لە دوای نزیکەی 2 ساڵ لا دوورکەوتنەوەی لە پۆستەکەی ئەمڕۆ وەزیری پێشمەرگە گەڕایەوە سەرکارەکەی و ڕایگەیاند لەو ماوەی کە دوورکەوتووەتەوە پرۆسەی چاکسازی لە وەزارەتەکەی خاو بووەتەوە. شۆڕش ئیسماعیل ئەمڕۆ وەک وەزیری پێشمەرگە دەست بەکار بووە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەڕایگەیاند لەو ماوەی دوورکەوتووەتەوە وەزارەتی پێشمەرگە بە قۆناغێکی دژواردا تێپەڕیوە و لەمپەر بۆ پرۆسەی چاکسازی دروست بووە و پرۆسەکە خاو بووەتەوە. وەزیری پێشمەرگە وتیشی لە کاتێکدا ناوچەکە بە دۆخێکی زۆر هەستیاری سەربازی و سیاسیدا دەڕوات مەترسی جددی لە ئارادایە، بۆیە ئەو دۆخە خراپەی نێو وەزارەتی پێشمەرگە مایەی نیگەرانی هەمووان بوو کە بە گوتەی خۆی ئەمە بووەتە هۆکاری گەڕانەوەی. تاوەکو ئێستا هێزە سیاسیەکان بۆ دانانی جێگرەوەی محەممەد حەلبووسی ڕێک نەکەوتون. ئەنوەر علوانی ئەنجامی هاوپەیمانی تەقەدومی سوننەکان کە محەممەد حەلبووسی سەرۆکی لە کارلادراوی پەرلەمانی عێراق سەرۆکایەتی دەکات لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا وتوویەتی هەنگاو و گفتوگۆکان بۆ دیاریکردنی سەرۆکی نوێی پەرلەمان بەردەوامن، بەڵام تاوەکو ئێستا هێزە سیاسیەکان لەسەر ئەم پرسە نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. وتوشێتی هەریەک لە خەمیس خەنجەر سەرۆکی هاوپەیمانی سیادە و محەممەد حەلبووسی سەرۆکی هاوپەیمانی تەقەدوم سەرپشت کراون بۆ دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکی نوێی پەرلەمان، بەڵام دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم پرسە یەکلا دەبێتەوە. ڕۆژی 14 مانگە دادگای باڵای فیدرالی عێراق بە تۆمەتی ساختەکردنی واژووی پەرلەمانتار لەیس دلێمی ئەنجامەتی محەممەد حەلبووسی سەرۆکی پەرلەمانی هەڵوەشاندەوە.